شۆڕش هەموو کات شۆڕشی چەکداری نییە، شۆڕشی خۆپیشاندان نییە. ئێستا لە سەردەمی زووتێپەردا شۆڕشی زمانە. ئێمە دەبێت شەڕ بکەین بۆی زمانەکەمان لە مەترسی لە ناوچوون بپارێزین. بە خۆشحاڵیەوە لە ساڵی 1932 جەلادەت عالی بەدرخان ئەلفوبەیەکی بۆ زمانی کوردی داهێنا، دروست کرا ئەو کاتی کە ئیتر بڕیاردرا ئەلفوبەی تورکی دابهێنرێت. جەلادەت عالی بەدرخانیش لە پاڵ ئەوەدا ئەلفوبەی زمانی کوردی داهێنا و ئێستا بە ئەلفوبەی هاوار دەناسرێت. باشە ئەو لە 1932 ئەم خزمەتە گەورەی بە زمانی شیرینی کوردی کردووە. هاوکات وەکو بابەتی میرات دەما و دەم دەسا و دەست بۆ ئێمە گوێزراوەتەوە. ئێستا لە بریەوەی بڵین بێ ناژڵین وەرە هەر بە ئیشارەت، ینی زمانەکەمان کردو بە زمانی جەستا، بە زمانی ئیشارەت، لە بری ئەوەی وشەیەکی جوان بنووسین ئێمۆجی دەرەبڕین. بەڕاستی لەلایەکەوە کارەساتە و لەلایەکەوە دەبێت ئیتر ئێمە لە میدیاکانەوە لەلایەن نووسەران و ئەدیبان و لەلایەن مامۆسانی زانکۆوە هەڵوێستەیەکمان هەبێت. مامۆستا شێرکۆبێکە زۆر زووتی، سەرساڵانێکی زۆر زووتی، وتی زمانی کوردی ئێستا لە بەڕووی بێکڵاو و لە گوندی ڕاگوێزرا و لە هەتیوی کزۆڵەی بربەرۆچکە و لە چۆلەگەی کەسیرە و لەو نیشتیمانە بێخەوانە دەچێت کە هەر ڕۆژە و بێگانەیەک هەزار تیغی تێدەگرێت و کەسیش ناڵێ بەسە. با لەم دێڕەوە و لە دێڕەکانی دواتر و ئەم زمانی کە ئێستا بەکاری دێنین هەڵوێستەیەکمان هەبێت. تەوەری ئەمڕۆمان تایبەتە بێ بەوەی کە ئایا ئێمە چۆن توانیمانە پارێزگاری لە زمانی شیرینی کوردی بکەین لە هۆندا و ئەدەبمانە، چونکە کۆتاشت کە دەمێنێتەوە بۆ 50 ساڵی داهاتوو ئەگەر نەوەیەک بێ سەری ئەم ساڵانەی ئێستا بکە سەری ئەدەب و بەرهەمە هونەرەکانمان دەکات. ئێمە لە ڕێگەی ئەدەب و هونەرەوە چۆن تانیومانە دەست بگرین بە زمانەکەمانە و چۆن توانیومانە دانسقەیی بەکارهێنانی زمانی ڕەسەنی شیرینی کوردی وشە وشە سازی بەکاربێنین. لە پاڵ گفتۆگەکانیشماندا تەبعاً بە میوانداری مامۆستا بورهان بەرزنجی کە هەم خۆی شاعیرێکی زۆر دانسقە و خامە بە پێز و وشە و کوالێتی و دیالێکتی شاعری دیارە کە چەند کوردانە دەنووسێت و داخفێت. لە پاڵ ئەوەشدا کۆمەڵە بەرهەمی شعری خۆمان بۆ پێشکەش دەکات بۆی ئێوارەکەمان ئاوێزانتر کات لە زمانی شیرینی کوردی. مامۆستاگیان ئێوارە باش. گەلە سوپاس، ئێوارەی جەنابتانیش باش. هەر بە زبانی کوردی جوانی خۆمان دەڵێم دەستەکانتان خۆش بێت، سەرکەوتوو بن. کورد جوانە، کورد لەوەتی زبانی کردوتەوە، زبانی گرتووە، هەر بە جوانی هاتووە. فبۆیە ئەمڕۆ ئینشاڵڵا جوانەکەین هەر بە زبانی کوردی جوانی خۆمان بە هیوای ئەم شەومان جوانتر بێت. بە هیوای مامۆستا لە دوای شۆڕشی چەکداریەوە کە چەکدانرا پێنووسیان یاخۆت ئەتوانم زیاتر باشتر بڵم قەڵەم ناسراوترە، قەڵەمیان پێشکەشی ئێمە کرد بۆی بە قەڵەمەکەمان پارێزگاری لە زمانمان بکەین. مامۆستا لە ڕووی پارێزگاریکردن لە زمانەوە لەو کاتەوەی کە ئیتر بەڕێستان بێگومان و سەر و شاعیر و بەرچاو کراوەترن لە کۆڕی ئەدیبان و شاعران و ڕۆشنبیراندا چۆن پارێزگاری لە زمان کراوە؟ ئایا ئێمە توانیمانە دەست بگرین بە زمانەکەمانەوە بەڕاستی؟ بەڕاستی زبان خۆی میراتی گەلە، لەوەتی خی گەورە مرۆڤی خەڵق کردووە، مرۆڤی دابش کردووە، زبانی پێبەخشیوە، واتە هەر کۆمەڵگەیەک هەبووە زبانی خۆی هەبووە. ئەو زبانی ئێستا کەلتوری ئێمەیە، شوناسی ئێمەیە، گەورەبوون و داڕوخانی ئێمەیە. ئەو زبانە چێن ئەوانەی کەوا ئەی پارێزن هەڵبەت بە درێژایی ساڵان پارێزەری خۆی هەبووە، بەڵا ئەمڕۆ ئامانەتەکەش کەوتۆتە سەر من و جەنابت و مامۆستایان و تاکێکی کۆمەڵ، هەموو تاکەکانی کۆمەڵ ئەگرێتەوە، لە سیاسیەوە، لە شاعرەوە، لە نووسەرەوە، ڕۆمان نووسەوە، هەموو ئەگرێتەوە. بۆیە کەس خۆی لە بەرپرسیارەتی ئەوە نەدزێتەوە. بۆ نمونە من زۆر پێم جوان بوو بە شاعری ڕەوانشاد و شاعری گەورەمان شێرکۆبێک کە دەست پێکرد، ئەوە ئامۆژگارێکی زۆر جوان بوو. بەڕاستی خۆی لەوەتی زمان بووە. مەسعود محەممەد ئەڵێ ئێمە نازانین لە ساڵی 66 لەو کتێبیاڵێ ئێمە نازانین پێش 1000 ساڵ 2000 ساڵ پێش ئێستا کورد چۆن قسەی کردووە، چۆن دواوە، چۆن لاوانەوەی کردووە، چۆن لای کردووە. بەڕاستی نازانرێت. ئەوە لە هەموو گەلانە ئەوە سەلمێندرا کەوا هەموو زبانەکانی سەرگۆی زەوی چۆن
دواون پێش 2000 ساڵ نازانرێت. دایکی زاراوەکان کە پێی ئەو مەسعود محەممەد پێڵێ لەهجەکان، دایکی زاراوەکان کەی زاراوەکانی هێناوەتەکایەوە ئەوەش لە هەموو جیهانە نازانرێت. بۆیە لە پاریس لە 1966 پەیمانگایەکە بوو، کۆڕێکە بوو، دەستگایەکە بوو ناوی کۆڕی زانستی زبان لە 1966 دایان خست. بۆچی دایان خست؟ چکە زانیان کە ناگاتە بربەستە، کە ناگاتە هیوا، کە ناگاتە ئەو ئاواتە. اینجا هاتە سەرەوەی زاراوەکانمان. ئێمە حەزەکەم بە گوێرەی پرسیارەکانت وەڵام دەمەوە. زاراوەکان زۆرن، مینۆرسکی هەڵبەت هەریەکە و هاتووە ئێمەی بە شێوەیە دابش کردووە. مینۆرسکی لە 1938 ئەڵێ ئێمە خاتەپان بەر زمانە فارسیەکان وەڵێ ئێمە هین ڕۆژاوایەوانن. زانایەکی تر پێمان ئەڵێت مەگزینی ئەڵێ لە 1966 ئەڵێ ئەمانە باشوور ڕۆژاوایین. ئەتر ئەمانە بەڵام شەرفخانی بە دوای شەرفخان تەسنیفات زۆر کران، پۆلێن زۆر کرا. لەو پۆلێنانە هەن ئەرێنین بۆ ئێمە و هەن نەرێنین بۆ ئێمە. ئیتر ئەوانش بە پێی زبانەکەی خۆمان تا ئێمڕۆ هاتووە. مامۆستا باسی شێوەزارەکانت کرد، هەرچۆن لەبەر لە پرۆگرامیش ئەم پرسیارەم لێ کردی، بەڵام دوو بۆچوونی جیاوازە لەسەر هەمەجۆری شێوەزارەکان. بڕێک لە ئەدیبان و نووسەران و لێکۆڵانی زمان دەڵێن ئەم هەمەجۆرەتی لە شێوەزارەکان ئەکرێ زەرر لە زمانەکەماندا. هەندێکیش بە پێچوانەوەڵەن نەخێر، شتێکی سوودبەخشە. ئایا بەڕاستی زەرر لە زمانەکەمانەدات ئەم هەموو شێوەزاری کە لە زمانی کوردیا هەیە؟ یەکێک لەوانەی کە زبانی کوردی هێشتوتە بەڕای خۆم شێوەزارەکانمانە. ئێمە چەند جوانە لە هەر بۆ نمونە ئەڵێم کورد دەوڵەمەند دەکات، بۆ نمونە ئەڵین وەرە، ئەمە لەکوێوەتە لە سۆرانی موکریانی بەشێکیش لە کرمانجی، بێ لە ئەردەڵان و بەشێک لە سۆرانی ئەڵێن بێرۆ، بەو لەکی و کەلهوڕی ئەڵێن بۆ هەورامیڵێ بۆرێ یان بورێ. باشە ئەمە ئەگەر من شاعر بم ئەتوانم هەر تەنها ئەو وشەیە بە 4 جۆر 5 جۆر 10 جۆر بەکاری بێنم. ئەوە دەوڵەمەندم ئەکات. ڕاستە، خۆ ڕاستە ئەو پۆلێنکردنە ئەم زاراوانە بەشین دەستی نەیاران کەوتووە و ویستویانە کوردی پێ بسڕنەوە. بۆ نمونە ئێستا دەنگۆیەک هەیە کە ئەڵێ هەورامی زارێک نییە، لەهجەیەک نییە، زارێک نییە لە بەشی کوردی. ئەڵێن زبانێکە بە تایبەت سربەخۆ بۆ خۆی. ئەگەر زبانێکی سربەخۆ بێ بۆ خۆی واتە ئێمە هەلێرە زەرمەندین. ئێمە هەورامی ڕەچەڵەکێکی بنەمایەکی با بڵین بەردێکی بناغی زبانی کوردین. هەبزانە نەیار چۆن لێکێداتۆمە ئەمەکی ئەکەوێتە سەرستۆی کێ ئەبێت ئەم بۆچوونە وەڵام بدرێتەوە لەلایەن دوو وزارەتی ئێمەوە، ڕۆشنبیری و وەزارەتی باڵا، خوێندنی باڵا، چکە بۆ ئەوانی تر بە تۆژینەوەی قوڵتر بچنە ئەو بارەیەوە وەڵامی بدەنەوە. لە ئەستۆی ئەدیبانە چی هەیە؟ بەکارهێنانی زبانی پاراوی کوردی. بۆ نمونە ئێمە لە شعری کلاسیکمانە سەردەمانێک ئەو شاعیرەمان بە فارسی نووسیوێتی ئەوە خزمەتی ئەدەبی فارسەکات، بە تورکی نووسێت خزمەتی ئەدەبی تورکەکات. بەڵام ئەوەی بە کوردی نووسێتی هەنێکیان مولەمەعیان نووسیوە، جوانکاریان تیا کردووە، عەرەبی و فارسی و تورکی تێکەڵ کردووە، زۆر لە ئەتر وەکو باوێک بۆ ئەو کاتە. بەڵام بۆ ئێمەی کەوا تا ئێستا نەبووینەتە خاوەنی دەوڵەتی خۆمان نەیارمان زۆرە. نەیارمان لەوەیە لە بورهان بەرزنجیەوە یەک وشە وەرگێ بڵێ ئەمە هی ئێمەیە و ئێوە شاعرتان نییە، ئێوە زبانتان نییە، چکە شاعری زمان حاڵی میلەتە. فبۆیە ئەبێمە بە خۆمانە بچینەوە نووسەرانمان بە جوانکاری نییە ئەگەر بێت و من دەیان وشەی ئینگلیزی بەکاربێنم کە لەگە هەنێکیان دانیشم لە کۆنێ کۆڕێکە بە دەیان وشەی ئینگلیزی بەکاردێنێت
کە گوایە و پلاکەی بەرسرەوە نییە پێشم وایە نایەن کات بە ڕۆژن بیرێکی سەردەمی مۆدێرنە من گوێگری من بیسەری من ئەیەوێت شتێکی سادە بۆیە ئێستا لە سەر با بڵێن نوێخوازیەکانە کە لە نووسینی نوێخوازی و نوێگەرێکانە پۆست مۆدرنیزم یان مۆدرنیزمانەیە پێڵێن لە تازەگەریەکانە ئەڵێت ئەبێن خوێنەر وەرگر لە 150 بۆ ئەو بێت لە 160 بۆ ئەو بێت لێت حاڵی بێت ئەجینا من بۆ چێ نووسم من بۆ تۆیە نووسم بۆ یەکێتریە نووسم بۆ ئەوی نووسم کە کورد بن کورد زبان بن من ئەگەر لە ناو کورددا بەشی خۆم بتەو نەکەم ئەوەی کەوا پەیوەستە بە خۆم واتە من غەدرێکی گەورەم لە نەتەوەکەی خۆم کردووە نەتەوە بە منەوە جوانە بە شاعرەوە جوانە بە نووسەرەوە جوانە بە بێژەرەوە جوانە بە تاکێکی بازاڕەوە جوانە بە خانمێکی ماڵەوە جوانە ئەگینا ئێمەی زمانی کوردی خۆمان بەو تەنگەژەی کەوا دروستیان کردووە لە سەرمان زوو ئەتوانەوە بەڵام کورد جوانە دڵسۆزی کورد زۆرن ئەوە دڵمان خۆشە جەمال مەسا وردە وابزان پێ خلیسکەرین بە ناو بابەتە هونەری و شاعریەکاندا بەڵام بەر لەوە پرسیاری سەبارەت بکەم پێمان خۆشە بەرهەمێکی خۆتمان پێشکەشکەی بەرهەمێکی شاعری ئێوارەیەمان تایبەتمان لە کەرکووکەوەین لە کەرکووک مەزاراوەی خۆشمەوێ بەکاردێنین خۆشتم دەوێ ئەڵێنیش خۆشت ئەواتم ئەڵێنیش خۆشتم گەرەکە ئەڵێنیش حیاتم سلێمانەڵێن بە ساقە بم هەولێن ئەڵێن حەیرانت بم بۆ ئێمە حیاتممانەیە بەکاری نێنین من ئەم زاغە قەسیدەیەکم نووسیوە شعرێکی جوانم نووسیوە هیوادارم پێشکەش بێ بە هەموو کەرکووچیەکان و بە خۆشەویست و بەو خۆشەویستەش کە بۆم نووسیوە و بە هەموو کوردێک و بە هەموو تاکێکی کورد زۆر سوپاس مامۆستاگە خۆشتەواتم وەک کراسە گوڵگوڵیەکەی بەری کەرکووک جوانیت سێبەراسای هاوینێکی گەرمی دڵم دڵگیریت خۆشتەواتم چەشنی شەوانەی گوندەکەمان فێنکی دەبەخشی بە کوڕانی دراوسێ خۆشتەواتم وەک جۆگەڵە چاو باش قاڵەکەی بەردەم ماڵمان لە تەنیاییمدا چیلکەی گۆرانیم بۆ دادیگەرسێری و خەمم دەدۆشی خۆشتەواتم خۆش لەسەر کومبارە پیرەکەی ڕۆژگارت قەتارم بۆ دەچڕی خۆشتم گەرەکە لەسەر تەنافی خۆشەویستیت وەک کوڕە گەنجەکانی ڕیشۆڵە دادەنیشم و نایەڵم دووکەڵی ڕەشی هیچ بیرە نەوتێکی نەفام لە تەک جلە بێگەردەکانی دڵت بخەوێ حیاتم ئەم ئێوارەیە لەگەڵ خاوکەر و ئەڵاوەیسی دادێنە ماڵتان شیرینی خواردنەوەی خاسە و قەڵایە ئیتر لە یەکتر جودا نابنەوە نا سپاس گەشتێکی باشە پیاکردین بە کەرکووکە سپاس کەرکووک ئامانەتی هەموو کوردیەکە ئەگەر لێرە بێ لە کەرکووک بێ ئەگەر لە سلێمانی بێ ئەگەر لە هەڵەبجە بێ ئەگەر لە باکوور بێ ئەگەر لە دۆک بێ ئەگەر لە ڕۆژاوا بێ کەرکووک شتێکی پیرۆزی ئێمەیە بۆیە نەیاران ئەیانەوێت لە وشەی کەرکووکیش نەجاتیان بێ ئێمە ڕوودکەنەوە لە کەرکووک من بەبیرمە کەرکووکیان ناو ناتەئمیم تەمیمیش ڕۆشت و ڕۆژنامە دەرەچوو بەڵام کەرکووک ڕێی زۆر درێژترە لە مێژوو ڕیشی ئەمەندە درێژە بە هیچ موسێکی نەیاران ناتاشرێ پرچی کەرکووک ئەوەندە جوان و درێژە هیچ ساڵێنە ناتوانش ساڵۆنی نەیار ئەو پرچە ببڕێ بۆیە کەرکووک جوانەوە مێنێتەوە مێژوویەکی دوور و درێژە کەرکووک بۆ کورد
بڕوان ناکەم تاکێکی کورد ئەگەر شایەتمانێکی حەقی هێنا بێت بە هەرچی ئاینێکی خۆیان ئەگەر کەرکووکی لە دڵا پیرۆز نەبوو بێت باشت ببینێت من وا تێگەمیان بەدڵنیامش لەگەڵ ئەو بابەتەیە هەماهەنگم مامۆستا ئێمە دەزانین بنەچەیەکی زۆر قۆڵمان هەیە لە وشەسازی زمانی کوردیە دروستە شاعرانی کلاسیزم هەندێک جار لەبەر ئەوەی کاریگەری وڵاتانی ئێران و عەرەبیان بەسەرەوە بووە ڕەنگە لە وشەدا وشەی عەرەبی یاخود لەبەری ئەو سەردەمە جێگرەونە بۆ باشە ئێستا خۆشبەختانە لە فەرهەنگی هەمبارە نۆرینەدا ینی مرۆڤ دۆشدا نامێنێ بە وشە تا چەند گرنگە ئەو کەسێک کە بەخۆی دەڵێت یەکەم لەفزی نووسینی بەنیەتی شعر و ئەدەب و خزمەتکردنی هونەرەوە دەنووسێت تا چەند گرنگە ئاگاداری زمان و زمانەوانی و دەستنووسەکەی بێت بزان باسی کلاسیک و باچێت ئەوەی کلاسیک لە زەمەنی خۆیدا نووسرا ئێمە ناومان ناوە کلاسیک هەڵبەت ناوەکە سپێندرا دوور و درێژە بۆ ئەو سەردەمە ئێخۆ ئێمە شاعری واشمان هەیە بە عەرەبی نووسیوێتی عەرەب لێ تێناگا ئەمە نەک لە خۆمەوە بڵێم هێرش بکەمە سەر عەرەب نا گوێم لە دکتۆرێکی بەڕێزی کورد گرت لە ئیمارات ئەڵێ دانیشت بووین شاعرێکی مەولەویتیان شتی کوردستانیمان بۆ بڵێ کە ئێمە شاعرمان هەیە ئەوەندە بە گەورەی نووسیوێتی لە زبانی عەرەبیە عەرەبی زانی باش لەوەی لێ تێنەگات وتی یەکێک بەلا قرتیەوە وتیەوە چۆنە بێ منەمەوێ کورتی بکەمەوە زۆر وتی منیش بۆ عەقیدە مەرزیەم بۆی خوێندەوە لە عەقیدە مەرزیە مەولەوی ڕەحمەتی حەزرەتی مەولەوی جوانی نووسیوە بە عەرەبی لە جارێک کابرا ئەو دکتۆرە بەڕێزە کە ئەی خوێنێتەوە پێی ئەبڕن موزیعەکە پێ بڵێ بە ئەو برادەرە ئەڵێ تێگەیشتی ئەڵێ نەک من نەک ئەم دانیشتوانەکەەوە هەمویان دانیشتون پسپۆری زبانی عەرەبین ئێمە لەوان گەورەتریش با بڵێن لە دانەرەکانیشمان لێ تێناگات بەو جۆرە ئەمە شاعری کورد بووە فبۆیە ئێمە ئێستا پێویستیمان بە ئاوێکی کانی جوانی وشەی کوردی هەیە من کە کانی خۆم هەڵبقڕێ لە وشەی کوردیە وەکو بەڕێستەڵی هەمانە بۆ دینەمانەیە و ئێستاش لە زانستی ینی لە زانستی وشەدا زۆر فەرهەنگ بۆمانە هاتووەتەکایەوە من شتێکم بیر هاتەوە ئێستا یەکێک لە دەوڵەتەکان ئەڵێ هەموو شاعرێکە بێت ئەگەر شاعر بێ نووسیا بێت دەوڵەت سارسۆر بخاتە سەری بە زۆر بینێرێ بۆ فڵان جێگە بژێت من ئەڵێم ئەو شاعرانی کە بە سۆرانی ئەیانەوێ بنووسن ئەو نووسرانەیەیانە بە سۆرانی خۆمان بنووسن ئەگەر لە ناو شارا گەورە بووە ئەبێ حکوومەت زۆری لێ بکات بڕۆ تۆ لە شارە زۆرە بێ ساڵێ بژێ بۆ نمونە یان لە شار باژێر ساڵێ بژێ کاکە ئەوێ کوردیەکی پەتی قساکەن ماتە من فێرە بم من بێتە قوتابخانەیە بووم ئەوەی لە بادینانە بۆ نمونە بڵێن ئەبێ بڕواتە بەرواری باڵا و لەوێ کوردیەکی جوانتر ینی بهێنێتەکایەوە لە مێشکیا لە دەرونیا هەتا کە نووسی جوان بنووسێت ئێمە بەسە ئیتر دابڕان بین با لە وشانە تایبەت ئەم قسەیەم بۆ شاعر و نووسەرانە تایبەت بۆ شاعران ئێمە جوانم ناکاتە گەر من هەروشەیەکی بێگانەی تێ بکەم وایە من درۆ لەگەڵ نەتەوەکەی خۆمان ناکەم ئەمە شعرە ئەویش بازاڕە نەتەوەیە خۆی هەڵێ بژێرێ تۆ ئازا بە جوانکاری بکە بە زبانەکەی خۆت جوان بڕۆ بۆ ساڵۆنێک جوان بتڕازێنێتەوە لە وشەکانی خۆت ئاوها بە بۆ ئەوە ڕازیم ئەجینا قبول نییە شاعرێکمان ئێستا ئیتر دابنیشێت بە زبانێکی بێگانە ئاوی کانی جوانی شعری کوردی بلەوتێنێ دروست هەمامەسا ئەگەر سێری وڵاتانی ترکەی من مەبەستم وڵاتگەریایی نییە بەڵام هیچ ئەدەبێکی ئینگلیزی یەک وشەی کوردی تاوەکو ئێستا بەکار نەهێناوە چونکە بەڕاستی زمان ئەبێ وەکو قبلە نەمابێ مامۆسا ینی ئەبێ ڕێک ئیتر ئەوەندە جوان لە خزمەت یابی مثلی پەرستش بێ بۆت چونکە زمان تاکە شتەکە ئیتر تۆ ئەهێڵێتەوە تۆ بە زیندوی مێژود ئەدەبت
مامۆستا چیت هەیە بۆ ئەو تازە نووسەرانی ئێوە تەمەنێکی باش خامەتان پرچن کرد و مشتێک لە خەرمانێکی باشتان پێشکەشی هونەر و شاری کوردی کردو دڵنیان مێژوش ناحەقیتان بەرامبەر ناکات ئاواتمانە بێگومان بن مامۆستا ئێمە شاهیدی ئەوەین مامۆستا بۆ ئەو تازە گەنج و لاوانەی کە دەیانێت خامە بگرنە دەست و پڕ شتێک لە شەعریان لە هۆنراوە بنووسنەوە باشە بەڵام هەمومان دەزانین لەم سەردەمی زوو تێبەڕەدا کۆمەڵک کەین و بۆشاییمان هەیە بەڕاستی بەبێ ئەوەی بمانەوە پڕیکەین و ئێمە یەکسەر دەمانەیە ببین بە شت یەکسەر دەمانەیە ببین بە شاعیر مامۆستا مەرجی ئەم زوو تێپەڕە بەسەر زمانە ئایا زیان لە ئەدەب و هونەرەکەمانەدات ئەی چۆن ئێستا ینی کەوکو ئامۆژگاری ئەڵێ من ئامۆژگاری خۆمەکەم پێشتر ئەنجا بەو گەنجانە ئەڵێم هیچ لاریت نەبێ لەوەی ئەگەر دوو پیرەمێردی جوانت بینی دانیشتوون تۆ بڕۆ سەڵاویان بەرێ و لە بە تەنیشتیانەوە دانیشە 1 سەعات بە لەم 24 سەعاتە بۆ ئەوان بێ تەنها گوێیان لێ بگرە زۆر مهمە لە پیرێژنێکە بینی بڕۆ دانیشە لەگەڵی سەڵاوی پێ بدە ئێمە هەمویان دایک و باوکی ئێمن ئێمە من لەو دانیشتنە لەو گوێگرتنە ئەوەندە سوودمەندە بم یەک وشەیەکم بۆ بێت دەوڵەمەندم بکات ئەدەبی کوردی پێ دەوڵەمەندەکەم من ڕۆژێک لە بازار ڕێمەکرەمە لە دیدارێکی تریشا باسم کرد ژنێکی کورد بە ئەوەی تەنیشتی وت بە مناڵێک بوو لەگەڵی وتی لە دەورت گەڕێم ئێمە لە دەورت گەڕێم لای دەڤری ئێمە بەکار نایەنە نەمەن منی هەژاند یەکسەر چووە مێشکمەوە لە دەورت گەڕێم هاتم کردمە شارێکی جوان پۆستەرە شارێکی جوان لە دەورت گەڕێم هەر ناوشم نا لە دەورت گەڕێم ئەمە ئەوەیە کەوا منە بێ ئەگەر 24 سەعاتی تریش بۆ ڕۆژێک قەرز بکەم بیخەمە سەر 24ەکەەوە بیکەمە 48 بۆ من کەمە جارێ بۆ ئەوەی خزمەتی نەتەوەکەمی پێ بکەم چەند جوان بوو وەلی دێوانە ئەو شارە جوانانەی نووسیوە لەکوێ ژیاوە لە شارە زۆر بە زبانێکی جوانی کوردین پێم وامە بۆمانی نووسیوە چەند جوانە بێسارانی ئەو شارە جوانانەمان بۆڵێ چەند جوانە هەردی ستفاتیمەی بۆ نووسیوین بە کوردیەکی جوان ئێمە ئێستا پێویستمان بەو ڕۆژانەیە بەڵێ خۆ گۆڕانکارەکان زۆر ینی ئەبێت دەستنیشان بکرێت بۆ نمونە نالێ و هەنگاوینا گۆرانە و هەنگاوینا نیما بۆ ئێران ئێستا بووەتە قوتابخانە زبانی فارسی تێکەڵەیەکی زۆر گەورەیە نیما هات ئەوانەی بە فارسی جوان بە فارسی دایڕشت ئێستا باوکی زبانی ئەوان ئەناسرێت بۆ ئێمەشەوە نەبێ ئێمە نامانەوێت ببینە باوکی زبانی کوردی چکە باوکمان زۆرە بەڵام ئەمانەوێت ببینە من کوڕێکی ئەدەبی کوردی گەنجێکی ناو ئەدەبی کوردی کەوا خزمەت بەو دایک و باوکە ئەکات کە بەخێویان کردووەویش کوردستانە دەمە خۆش بە مامۆستا درێژە بە پرسیارەکانمان دەین بەڵام لەو نێوەندەدا با گوێمان لە بەرهەمێکی تری شعری بەڕێزە بێ بۆی ببێتە نمونەی ئەوەی کە بەڵێ ئێستا شاعیرانێکیشان ئەتوانن بەو شەوشە سازیە جوان و پاکە بنووسن کە لە شاری کەرکووکی شائاژین ڕەنگە هەندێک جار زمانەوەیمان تەڵخ بێت بەڵام بەڕاستی مامۆستا بورهان بەرزنجینە بێتە مەدەح لە پێشی خۆی کە بەرهەمەکانی دەخوێنیتەوە هەستەکەی چەنە زمان پاراوە لە بەکارهێنانی وشەی کوردیدا قۆپچەکانی دووریتم لێدا بخە دەبوایە تۆ خۆر بوویتایە ڕۆژت هەموو بەیانێ بکردایەتە بەرم هەر لەبەرەوەی سەرمای دووریت نەمبا هەوای دابڕان دەست لە جەستەم نەدا قۆپچەکانی دووریتم لێدا بخە دەبوایە تۆ خۆر بوویتایە منت فێری ئەلفوبێی هەناسە ساردی نەدەکرد نەدەهێشت هێواران خەم دزە بکاتە نێو ژووری خەندەم و جۆگەڵەی بێتاقەتی بمبات سپاس زۆر سپاس مامۆستا با باسێکی ئەوە بکەین دروستە ئێمە
ئیدعای ئەواکەین کە دەبێت نووسڕان و شاعیرانمان لە زمان و بەکارنانی زمانی شیرینی کوردیا پاراو بن و باش بن. پرسیارێکی تر لە پشتی ئەمەوە هەیە باشە بۆچی وابین لەگەڵ گۆڕانکارە سەردەمیەکاندا چۆن زمانی شاری هاوچەرخ بکونجێنن و لەگەڵ ئەوەشە پاراستنی زمانەکە بێتە ئەرکی سەرشانیان. من کوردم بەڵێ هەڵبەت باوەش باس کەم من دایکم جافە خۆم بەرزنجەم دایکم ئێمە لە دووسخۆرماتوو بووین آخر دەفەری دووسخۆرماتوو زبانی لەک کەلهوڕی و لەک زیاتر زاڵترە لەوێ مامۆستا ئەوەی کە هەندێک گوژیانم بیستە عەفو بە گوێ ئەڵەن گۆچک وەنیە هەندێک گوشەی زۆر شیرینیان هەیە. ئێستا لەو هینەم کەوا لە هەر شعرێکما یەک وشە بەکار بێنم بۆی نجاتی دەم لە فەوتان گۆچک بەبوو کەڵێن وەوی ئەوە چیە مامۆستا بە سوور ئەڵێن سوور ئەمە جوانکاری زبانەکەمانە جوانکاری کوردیە سەردەمانێک پێ ئەچی ئەمە دەستێک بوو بێت ئێمە هەستمان پێ نەکردبێ ئەگەرێکی بە خانەقینی قسەی بکردایە یەکێک خەڵکی دۆستخۆرمات و قسەی بکردایە لە جێگەیەکە گاڵتەیان پێکرد ئەمە کورد نییە ها چۆن قسەکە نەخێر ئەوە کوردێکی ڕەسەنە ئێستا من پێم بکرێ بۆم بلوێ ئەڕۆم لە ناوچەی داویە لە دەیەکە سێمانگێک ئەژیم بۆم بکرێ ئەچم لە شارە زۆر اینجا من ماڵی خاڵم لە سەگرمە بوو لە دەی کڕبچنە لە پاڵ سەگرما بوون هاوینانە چوون بۆ ئەوێ من لەوێ کوردیەکەم جوانتر زاڵترە بوو چونکو لەگەڵ ئەو کچ و کوڕانە یاریمانە کرد لەگەڵ ئەو برادەرانە ئاچوین بۆ سەگرما لەگەڵ شوانەکانە دانیشتین گەنج بووین هەڵبەت منیستە شاڵێم گەنجم پیربوون لە ناو شعرانیە پیربوون لە ناو شعرانیە ئەوەی لە شعرام پێ نابێ بڵێ پیرم هەڵبەت تەمەن ئەڕوات بەڵام ئەو تەمەنە ئەڵێم بە چرکەکانی شێوە ئامانەتە لەسەر تۆ خوا کردوتی بە شاعر ئامانەتی نەتەوەکەتە هەڵت گرتووە ئەگەر من تەمەڵی تیا بکەم لەوانەیە خوا سزان بدا ئەڵێ تۆ کورد بووی میلەتەکەت لەژێر ئەمەندە چەکوشکاریا بوو بۆ زیاد خەوتی بۆ زیاد ڕۆشتی ئەم لاولات کرد بۆ زیاد پێکەنیت بۆ زیاد نەتخوێند بۆ زیاد نەگەڕای بە دوای وشەکانە کە منەتەوەکەی خۆت بپارێزی ئامانەتە لەسەر من و تۆ شیرین خان لەسەر تۆ لەسەر کامیراوان لەسەر هەموو بەرپرسێک کە لە کەرکووکدا ئەژێت نەک تەنها لە کوردستان ئەرکی کەرکووکی دوو جارە چونکو ئێمە سێ چوار نەتەوە لەگەڵمانە ئاژێن ئەگەر وانە بێ ئێمە توێنەوە وانە ئێمە ئەگەر بڵێن لە ڕووی سیاستەوە ئەم نەتەوەی ئێمە و پێش ئێمە ئەوەندە شەهیدیان داوە بۆ ئەم بۆ کێ داوێتی خۆ شەهید کاتی ئەکوژرێت تەواو خۆی تەواو لەسەر دنیا تەنها ڕەمزێکە هێمایەکی جوان ئەمێنێتەوە ئەگینا بۆ خۆی سوودێکی نییە بەڵام ئەو خۆیدا بە کوشت بۆ من و تۆ ببین بە ئەم کوردی کە دانیشتوونە لێرە جوان بیپارێزین جوان بدوێن وشەکانمان نەفەوتێنین کاتەکانمان بەخەو نەبێنە سەر داوا لە هەموو شاعرە جوانەکانەکەم ئەوانەی کەوە تازە دەست پێکەن حەقم لە گەورەکان نییە بخوێنەوە زیاد بڕۆن بەناو کوچە و کۆڵانی زبانی کوردیا بگەڕێن یەک گوشە فێر بن ڕۆژانە مانگی ڕوشەیە فێر بن ئێوە براون ئەوەندەیان بەسەوایە براون باشە مامۆستا ئێمە هەمومان دەزانین زمانی شیرینی کوردی کۆدی خۆی هەیە لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە 1932 یەکێک لەو زماناندا دەنرێت کە مەترسی لە ناوچوونی لەسەر کەم بووەتەوە باشە بەڵام ئێمە تازاڵین ئاوەکە لێڵ بوو کێ دەبێت هەڵوێستی هەبێت لە ڕوو ئەکادیمێکەوە زانستیەکەوە ئێستا لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا بەشێکەیە بە تایبەتی بۆ ئەدەبی ئینگلیزی جا لە زمانی ئینگلیزی لە کاتێکدا ئێمە زمانی ڕەسەن و زمانی دایکی خۆمان کوردیە لە ڕۆزانستی و ئەکادیمەکەی و دەبێت کی هەڵوێستێ وەرگێ بۆ ئەوەی خوێندکار هەبێت ئەوە سیغناخ بچێتە نێو زمانەکەەوە بڵێ من دکتۆرام هەیە لە زانکۆکانی جیهان وانە بڵێتەوە بە زمانی شیرینی کوردی هەستەکە ئێمە لەژێر بەرپرسیارەتی کێدایە هەمومان بەرپرسیارین جارێ هەر هەمومان لە دەرەجەی دوویستە شکر بخوا
لە زانکۆکانە بەشی زمانی کوردی هەیە بەڵێ ئەوە دڵخۆشین پێ نای خۆشحاڵی دکتۆری زۆر بەڕێزمان هەیە ئێمە لە کەرکووک دەیان دکتۆری جوانمان هەیە هەمویان کە ئەڕۆی لە هەڵپەڕکی کوردی ئەچێ جا کورد نەتەوەیە کە لە هەڵپەڕکیا زۆر دەوڵەمەنە ئەتوانم بڵێم لە جیهانا کەس وەکو کورد هەڵپەڕکی جۆرا و جۆری نییە چەند جوانێک کچ و کوورد دەستێک یانگرتووە و بە شێوازێک لە شێوەزارەکانی بە شێوازێک لە شێوەکانی کوردستان هەڵەپەڕن ئێستا زانستەکانمان وا هاتووە هەموو مامۆستاکان دەستێکیان گرتووە شاعران دەست مامۆستاکانیان گرتووە نووسەران دەست مامۆستاکانیان گرتووە هەر هەمومان پێکەوە کوردی هەڵەپەڕین واتە ئەگەر بێت و جوانکارێکە جوانی بکەن با وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی خوێندنی باڵاش دەست بگرن و لەگەڵ ئەو کۆمەڵەوە دەست یەکتریمان گرتووە و هەڵەپەڕین بۆ ئەوەی زەماوەندێ بکەین بۆ ئەوەی کورد و زبانی کوردی پێشخین خۆشحاڵیەوە هاوڕێیانم پێم وا بێ پێم مەڵن کات بەرەو کۆتایی ڕوات مامۆستا بەرهەمێکی شعری ترمان گوێ لێ بێت ئەم بابەتە دەزانم پەتێکی زۆر درێژە چەندە باسیکەین چەندە بە دوای بگەڕین بە پرۆگرامێک و دوو پرۆگرام تاو نابێت غەریبی دەکەم وەک ئاویکانی بەڕاکردن دێمە دەرەوە و بۆ دەگەڕێم وەکلیمی بیابان ئۆقرم نییە لە پاڵ هەر بنجێکدا لە تەنیشت هەر درەختێکە لە ئازاری چاوەڕوانیدا خەو دەمباتەوە سبەینان دەستی هەتا و دەگرم و شوێن نامێنێ چاوەکانم چەکوشکاری گەڕانی تێدا نەکەن شنەبای دیدارت باوشم پێدا بکات لە بازاری گیانمدا دوکانێک بۆ شادی فرۆشتن دەکەمەوە تۆ بڵێ شەقامێکی کۆنەفرۆش بەزەی پێم دانێتەوە و ماچێکی کۆنتم بۆ نەکات بە دیاری تۆ بڵێ ڕێڕەوی ئاوێکی قەیرە وێنەیەکی تەڕتەڕی تۆی بۆ هەڵنەگرت بێتم شاگەشکەم پێ لەبەر بکات تۆ بڵێ مانگ هەواڵێکی گەرمی تۆم بە پەلە بۆ نەهێنێ لەگەڵ کولێرەیەکی گەرمی خەندت هەناسەکانم چوار مشقی دانیشن تۆ بڵێ مزگێنی هاتنی تۆ ژیانم ڕوت بکاتەوە لە غەریبیت پەرداخێ شەربەتی تەماشات بنۆشم و کێڵگەی عەشقمان سەر لە نوێ پێکەوە کێڵی دەسەکان خۆش مامۆستاگیان خامەت ڕەنگین زۆر زۆر سپاس مامۆستاگیان زۆر زۆر سپاس بۆ هاتنت بۆ کاتبەخشینەکەت بە ئێمە سپاس بۆ ئێوە زۆر زۆر سپاس هیوادارم لێرەوە ئەمڕۆ ببێتە ڕۆژێکی ئەوەی کەوە هەمومان بەرەو خۆری سەرکەوتنی زبانی کوردی پاراستنی زبانی کوردی پێکەوە زەماوەندی بۆ بگێڕین پەیوەی مامۆستاگیان خەرمان بەرەکەت تەمەندرێژ و لەش ساخ بیت سپاس بۆ هەموو کەسانی کە لە شوێنی خۆیانەوە بە پێنووس بێت بە دەنگ بێت بە سەدا بێت هەوڵ دەدەن پارێزگاری لە زمانەکە بکەن و سنگی خۆیان خستووەتە کردووە بە قەڵغان بۆ ئەوەی تیری ناحەزان بەری نەکەوێت سپاس کە ئێوەشتا ئێستا بینەرمان بوون من بە کۆتا دێری مامۆستا عەبدوڵڵا پەشێ و کۆتایی بە پرۆگرامەکە دێنم و بەخواتان دەسپێرم ئەوەی کە دەڵێت ئەوەی قەڵەم چۆڵەترا و ئاورنگی بێ دەبێ زمان چەقۆی تیژی سەرقورگی بێ هەر شاد بن